هەر کەسێک لە ئێمە خوای گەورە ماڵ و سەروەت و سامانێکی پێبەخشیوە کەم یا زۆر، کاتێک کە تۆ یارمەتی خەڵکێکی فەقیر و هەژار ئەدەی، کەسێکی محتاج دەستی بۆ درێژ ئەکەی، ئەوانەی کە محتاج و فەقیر نەک سوالکەرەکان، چونکە ئەوانە فەقیر نین. ئەگەر یارمەتی خەڵکی فەقیر و هەژار و محتاجدا وانەزانی تۆ لەو بەڕێستری، وانەزانی تۆ دەوری پیاوێکی گەورە و مەزن و سەخی ئەبینی لە بەرامبەر کەسێکی فەقیر و هەژار و داماودا. بەڵکو ڕاستیەکەی ئەوەیە تۆ فەقیری، ماڵ و سەروەت و سامان دەبەخشی بە کەسێکی فەقیر، تۆ بەرامبەر بەخوای گەورە فەقیری، فەقیری هەژاری، چونکە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله، ئەی خەڵکینە هەمووتان دەوڵەمەند و دەسەڵاتدار بێدەسەڵات فەقیر هەژار هەمووتان فەقیرن، پێویستان بە ڕەحمی خوایە. کەواتە ئەو خاڵی کە گرنگە ئاگادار بە، پێویستی فەقیر و هەژارەکە لای تۆیە، پێویستی تۆش لای خوای گەورەیە. کەواتە هەردووتان فەقیرن، هەردووتان فەقیر و ئەحتیاجن بە ڕەحمی خوا، بە لێخۆشبوونی خوا، بەوەی کە بەردەوام خوای گەورە ڕەحمتان لێ بکە. کەواتە هەر کاتێ ماڵێکت بەخشی وانەزانی تۆ کەسێکی زۆر زۆر گەورەی لە بەرامبەر ئەو کەسەدا، ئەو کەسێک کە بچووکە بەرامبەرت نەخێر، لەوانەیە ئەو فەقیرە لای خوا چەند قاتی تۆ ڕێز و حورمەتی هەبێت، بەڵام تۆ ببەخشە بۆ قەبر و قیامەتی خۆت. چونکە لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس، هەموو مرۆڤێک لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری سەدەقە و خێرەکەیدایە حتا حکمی نێوان خەڵکی دەکرێت. ئەگەر پێت خۆشە لە ساحەی مەحشەرە لەو ڕۆژەی کە ڕوتوقوتی هیچت لە بەردانی، هیچ لە پێدانیە، هیچ ئالەو ڕۆژدا ئەگەر پێت خۆشە سێبەرێکت هەبێ خێر و سەدەقە بکە، خێر و سەدەقە بکە، چونکە دەبێتە سێبەرێک بۆت هەتا خوای گەورە حکمی نێوان خەڵکی دەکا، واتە هەتا مەحکەمەی خوا تەواو دەبێ، محاسبەی خوا تەواو دەبێ، تۆ لە ژێر سێبەری خێر و سەدەقەی خۆدای ناڕەحەتی و گەرمی و ئێش و ئازاری خۆر نابینیت کە خەڵکی عارق دەکات. بۆیە ئەبێ مەمنونی فەقیر بیت کە لێت وەرئەگرێ، چونکە ئەمەی کە فەقیرەکە لە تۆی وەردەگرێ لە ڕۆژی قیامەتە ئەوە دەبێتە سێبەرێک بۆت. کەواتە تۆش پێویستە بە فەقیرەکەیە، تۆش پێویستت بە فەقیرەکەیە، بۆی لە ڕۆژی قیامەتە خوا بەهۆی ئەو فەقیرە و ڕەحمەتۆ بکات. کەواتە کاتێ دەبەخشی بە فەقیرێک دڵنیا بە خۆشت فەقیری ئەویش فەقیرە، هەمووتان پێویستان بە ڕەحمی خوایە.